زەویە بەیارەکانیشیان داچاندون بەدانەوێڵە. ئەمە کاری جوتیارانی برادۆستە بۆ ئەم ساڵ. دەیانەوێت پشت بە بەرووبوومی خۆماڵی ببەستن. بنەتۆ و داچاندن و پەینی کیمیاوی لێرە جوتیار دابینی دەکات بێ ئەوەی حکومەتیش هاوکاریان بێت. پێرا تا پار پێم وایە سعری زۆر ساعتی 25,000 ئێستا سعری ساعتی زۆرتیان کردە 35,000 لە بۆی گازەکە زۆر گرانە لیترە گاز 1100 دینار ئەوانش ئەو مەسرەفەش هاتە سەمێلی زۆرتیارەکە. ئامێری کشتتوکالی لە کوردستانی زۆر کەمە. من یەک بە خۆم 5 ڕۆژە سەرم گرتیا سەرەتای سەرەگرتنەکەش ساعتی زۆرتان ئێستا سەمە کردە 35,000. بە نرخێکی گرانتر لە ساڵی ڕابردوو دەست بە هەڵکێرانی زەوی جوتیاران دەکەن. ئەمانە شۆفێری تەلەکتۆرن. ئێستا لە سنووری برادۆست بۆ هەر سەعاتێک زەوی کێڵان بڕی 35,000 دینار لە جوتیار وەردەگرن. حکومەت هاوکاری ناکە پێشی 5-6 سال پێشی ئێستا گازیان نەداینێ تا نەداینێ تاشیان ماشینەشیانەدا زراعە بەس ئێستا تقریبا 5-6 سال ئەمە یەک تشتن لە حکومەت وەرنەگرتێ نە گاز نە برغیاک هیچ هاوکاری فەلاحە ناکە هاوکاری جوتیارەش ناکە. لە سنووری برادۆست 1000 جوتیار بێ ئەوەی حکومەت هاوکاریان بێت. هەمە چەشنی بەرووبوومی خۆماڵی لە نزیکەی 30,000 دۆنم زەوی دێم و بەراو دەچێنن. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.